ئەدەب و ئاکاری موسڵمان لە سڵاوکردندا. دیارە سڵاوکردن یەکێکە لەو سیفەتە کۆمەڵایەتیانەی موسڵمان کە ڕۆژانە پەیوەندیەکانیان پێ توند و تۆڵتر دەکەن. سڵاو نەکردن واتە پچڕانی پەیوەندیەکان کە ئەمەش جائیز نییە. بە سڵاوکردن ڕێز و خۆشەویستی و ئاشتی بەرپا دەبێت. بۆیە لەسەر موسڵمان پێویستە ئەو سیفەتە جوانە کۆمەڵایەتیان لەبیر نەکەن و بە سەلام لەگەڵ یەکتری بێزار نەبن. جا بۆ ئەوەی ڕێز و خۆشەویستی و ئاشتی بەردەوام بێت، ئەوا دەبێت هەموو کەسێک لە هەر دام و دەستگایەک و هەر خاوەنکارێک ڕەزیلی نەکات لە سەلامکردن و خۆی پێ لەوان گەورەتر نەبێت. سەلام نەکردن واتە بەفی زولود بەرز. خوا و پێغەمبەری خوش محەممەد صلی الله عليه وسلم مرۆڤی بەفی زولود بەرزیان خۆش ناوێت و لە نیعمەتی بەهەشت بێبەشیان دەکات. وەکو پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک بە ئەندازەی گەردیلەیەک بەفی زولود بەرزی لە دڵی دابێت ئەوە ناچێتە بەهەشتەوە.